لە نێوان گوندی قاشتی و بیرکەی سەر بە قەزای دەربەندیخان شاخێکەیە لای گوندنیشتنانی قاشتی بە شاخی کەژە چەرمەڵە ناسراوە و لای گوندنیشتنانی بیرکێ بە بنچکە ڕەشە ناسراوە. شاخەکە تەنها 200 متر لەسەر ڕێگای نێوان دەربەندیخان سلێمانیەوە دوورە. ئەم شاخە چەند کێڵگەیەکی مینی زۆری تێدایە. ئەم مینە زۆرە زەرروزیانێکی زۆری بە مەڕووماڵات گەیاندووە. بە وتەی گوندنیشتنان تا ئێستا 5 هاوڵاتی لەم شاخەدا بەهۆی مینەوە بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە. وڵایە کوڕم من وەلا حیوان و لەو یاڵە چوە بۆ ئەلغام و ئاری تێچوو و کەژۆ سوتا و کچێکی زەڕایانی هاتوون بۆ دار و چتا لوا کوژیا و هەر لوغمیە و کەژە و ئەیتر ئەو کەژی کۆترە ڕەشە تا خوار ئەلغامی هەیە بەر بینێ جارێ وڵا خێچتەیە کوژە و ئەو حەمەلاوەرانی هاتە لای مامە ڕەشە ئەو ئەلغامی و کژێڵگەویش فەقیرە بۆ ئەلغام و لوێنە هەر کوژرا. لەم مینبەرەی ئەوە داواکەن لە خراوەکانی مین کە ئەم شاخە کەوێتە بینی گوندی بیرکێ و دەربەنیخان تا ئیسە 5 هاوڵاتی کوشتووە بێجگە لە زەرەر و زیانێکی زۆر بە ئاژەڵەکانی گەیاندۆ کوشتێتی و ئەم کێڵگەمینانە دائیمەن خەڵکی لێیە ئاژەڵی لێیە هیوادارین هەوڵ بدەن بیخەنە بەرناوە بۆمان هەڵگرن. لەم شاخەدا ڕژێمی بەعسی ڕووخاو 3 جۆرمینی تیا چاندووە وەک ڤالمارە و فسفۆڕ و پێنچڵ. نزیکی شاخەکە لە هەرتوو گوند و ڕێگا گشتی دەربەندیخان سلێمانی و هاتنی ئەو خێزانە هەژارانەی کە بۆ بژێوی ژیانیان بە شوێن ڕۆکە سروشتەکاندا دەگەڕێن. لەم شاخەدا ڕووداوەکانی مین دووبارە دەبنەوە. ئەنوەر محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.